و سەبارەت بە خوێندنی تایبەت و خوێندنی ئەهلی لەمڕۆوە لە زانکۆکان فۆرم ڕاستەوخۆ دابەش دەکرێت و ئەو قوتابی و خوێندکارەی کە نیازی پێشکەشکردنی بۆ خوێندنی تایبەت هەیە ئەتوانێت بچێت لەو زانکۆی مەبەستێتی فۆرم وەربگرێ و فۆرمەکەی لەلایەن زانکۆکەوە پێشکەش بۆ وەزارە دەکرێت تەمان ئەویش لە ڕێگەی سیستمێکی ئۆنلاینەوە. بۆ ئەم ساڵ پلانی وەرگرتن کە وەکوتم لەمڕۆوە دەست پێ دەکات تاکو کۆتایی ڕۆژی یاتاتواتە تا سەعات 12 ڕۆژی 20 مانگ زانکۆلاین بەردەوام دێ بواتە بۆ ماوەی دە ڕۆژی فعلی یعنی ئەمڕۆ حساب نەکراوە دە ڕۆژی فعلی زانکۆلاین بەردەوام دەبێت. پلانی وەرگرتنی ئەم ساڵ بەم شێوەیە بەڕێزان لە زانکۆ حکومیەکان سێ جۆر خوێندن هەیە وەک بەڕێستان بزانن کە خوێندنی گشتیە واتە ئەو کورسی خوێندانەی کە بۆ خۆڕاییە بۆ تەواوی دەرچوان بریتیە لە 24,784 کورسی خوێندن. پلانی پارالێل خوێندنی پارالێل بریتیە لە 10,514 کورسی خوێندن و پلانی خوێندنی ئێواران بریتیە لە 11,577 کورسی خوێندن واتە کۆی گشتی پلانی زانکۆ حکومیەکان بریتیە لە 46,875 کورسی خوێندن. ئەمە پلانی زانکۆ حکومیەکانە. پلانی زانکۆ تایبەتەکان واخود زانکۆ ئەهلیەکان بریتیە لە 23,714 کورسی خوێندن لە زانکۆ ئاهلیەکان هەر یەک جۆر خوێندنیان هەیە.